کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە، بەڵام ئێستا بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی دانەوێت دەرگای چارەسەر بۆ حیزبەکان بکەنەوە. 18 ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە ڕێگەی پرۆژەیەکەوە هەوڵی چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکان دەدەن. باپی زانیاریەکانی NRT لە پرۆژەکەدا پێشنیازی دروستکردنی لیژنەیە کراوە بۆ چارەسەرکردنی کێشەکان کە بەپێی پرۆژەکە دەستەیەک دروست دەکرێت بۆ بەڕێوەبردنی یەکێتی کە پێک دێت لە کۆسرەت ڕەسوڵ و بەرهەم ساڵح جێگرانی سکرتێری گشتی و هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی و مەلا بەختیار لێپسراوی دەستەی کارژێڕی و عومەر فەتاح ئەندامی دەستەی کارژێڕی. ئەگەر نەفەسی پێکەوە هەڵکردن، ئەگەر نەفەسی پاراستنی یەکێتی ناو یەکێتی ئامانجی لە پێشینەمان بێگومان ئەکرێت لەسەر فۆرمێک پێک بین بۆ ئەوەی کە بتوانین پێکەوە بەردەوام بین. هەروەها بەپی پرۆژەکە جارێکی تر ڕۆڵ و پۆستەکانی یەکێتی لەسەر بنەمایەکی نوێ لە مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتیدا دابەش دەکرێنەوە. سەرباری ئەوەی ئەم پرۆژەیە بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی یەکێتیە، بەڵام بەشێک لە ئەندامانی ئەم حیزبە ئومێدیان بەم پرۆژەیە نییە. ئەنجومەنی سەرکردایەتی مەسئولن کەمتەرخەمن لەوەی کە ئەوان تەنها ئۆرگانێکن وەکو ئەنجومەنی سەرکردایەتی ئەتوان بە ناو یەکێتیەوە بڕیار بدەن، نەک مەکتەبی سیاسی. بەڵام ئەوەی من ئاگام لێبێ و من قەناعەتم پێبێ، ئیشی یەکەمی ئەمانە ئەوەیە سێ مانگ جارێم برادرانە بوو کۆبوونەوەی سەرکردایەتی بکەن. ئەنجومەنی سەرکردایەتی گلەیمان هەیە لیان ئەتوانن ئەوان مەکتەبی سیاسی بگۆڕن. مەکتەبی سیاسی بەپێی پێڕێی ناخۆ 11 کەسە، بەڵام ئێستا 90 ئەبوو لەوە دەست پێ بکەن، قبول نەکەن 8 کەس بە ناشەرعی بێ بە مەکتەبی سیاسی. باپی زانیاریەکان ئەوەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی پرۆژەکان بۆ جێگرانی سکرتێری گشتی و دەستەی کارژێڕی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەندی حیزبەکان ناردووە کە لە پرۆژەکەدا باز لەوە دەکەن کە حیزبەکان بە پەیوەندیەکانیدا بچێتەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و لایەنە سیاسیەکانی باکووری کوردستان. بژاردە باغی NRT سلێمانی.